بەڵێ سڵاوتان لێبێت دوای ئەوەی وەزارەتی دارایی لیستی موچەی ڕاگەیان دەبووە تاوەکو ئێستا ئەمڕۆ موچەدا بەش کرابە دابشکردن دەستی پێکرا بەڵام ئەیتیمەکان بەشێکیان خاڵین تاوەکو ئێستا موچەیان تێدا نییەوە هاوڵاتیان موچەخۆران هاتوونەتە بەر دەم ئەیتیمەکان بۆ ئەوی موچە وەربگرن وەک لە دیمەنەکانیش دیارە ئەمڕۆ دەبوایە موچەی خانەنشینی شارستانی و زیندانە سیاسیەکان و بەرکەوتوانی چیمیاباران و هەروەها کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی دەبوایە ئەمڕۆ موچەیان پێدرابا و ئێستا دەست بە دابشکردن کرابە بەڵام لە بەیانیەوە هاوڵاتیان هاتوونەتە بەردەم ئەیتیمەکان بەڵام تاوەکو ئێستا پاریان نەخراوەتە سەر حسابیان من یەکێک لە هاوڵاتیەکانم لەلایە بێت ئەگەر بیتە ئێرە سڵاوتان لێ بێتن لە کێوە لێرە نۆداواکاری توبی لە کنارەکەت بی لە حامی کوردستان بی وەڵاوەتە سبیانی سعات 6 لێرەینە سبیانە سعات 6 لێرەینە هەتا لە بانق بوو لۆمە باشتر بوو بانق ئەگەر تاخیشن وەربگرتابە لۆخۆ لە بەسێ بەرەدانجان تبرید بوو ئان فێن کاتی بوو لێرە ئەگەی گەرمابی لەبە ڕۆژەی ئەگە سەرماشبی لەبە بارانێ داوە لە حکوومەتی هەرێمەکەین حیلازەچن لۆ بکەن ئان با محاشن نەدەنێ ئان باوهەن لێ نەکەن خەڵات بڕەوە پێشتر بارودۆختان باشتر پێشتی گەلک باشتر بوو ئەچون لە بانقە هەوێن تەسبیل لێکردن لە خۆدا ئانیشتین لێرە ئان ئەو عالەمە ئەو ژن و حایلە لێرە خرپەڕە بووە لەعانێ نایە نەخۆ بن ئەو دیوارانە هەمە لە بن ئەو دیوارانە کەتینە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە برا گەورەمەیە کە هەموومەیە چارەسەرێکمان لۆ بدۆزیتەوە ئەنگۆش گەلک بەخێر بێن سەرا و سەرچاوە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بەڵێ ماوەی 43 ڕۆژە موچە دابەش نەکراوە بەسەر هاوڵاتیان ئەمڕۆ کە قەرار بوو موچە دابەش بکرێتن بەڵام تا ئێستا ئەیتیمەکان موچە نەخراوەتە سەر ژماری موچە خۆران بۆ ئەوان داواکارن کە ئەم گرفتانە لە کاتی دابشکردنی موچە نەمێنێت و موچە خۆران بە ئاسانی بتوان موچەکانی خۆیان لە کاتی خۆی داوەربگرن بەڵام نەگەڕێمە لایەوە.